بەڕێزان و خۆشەویستان ئێرە بانی مەقانە پێشەوەی بگەیتە سەیتەرەی بانی مەقان بەداخەوە چەند تاسەیەکی زۆر مەترسیدار و خراپ دروست بووە کە هەرچەندێ بڕیار ئەم جادێ نۆژەن بکرێتەوە بەڵام بەداخەوە تاوەکو ئێستا نۆژەن نەکراوەتەوە. بۆیە ئەم تاسەیە کە لە پشت منەوە دیارە یەکێکە لەو تاسانەی کە لە ماوەی 15-20 ڕۆژ وە کەمتر لە مانگێک بە پێی وتەی بەشێک لەو هاوڵاتیانە چەندین ئۆتۆمبیل بووەتە هۆکاریەوەی کە چەندین ئۆتۆمبیل تایان بتەقێ و زەرەر لە ئۆتۆمبیلەکانیان بکەوێ. بۆیە هەرچەند ئێرە سنووری پارێزگای کەرکووکە ئێمە تەمەناکەین بەرپرسانی شاری کەرکووک و بەرپرسانی ناحیەی قەرەهەنجیر چارەسەری ئەم گرفتە بکەن لەبەرەوەی بەداخەوە گوتمان ئۆتۆمبیلێکی زۆر لە ماوەی کەمتر لە مانگێکە لەم سنوورە زەرەرمەند بووە.